لێرە دوورگەی سڤالبارە ئەو دوورگەی کە 3400 ورچی سپی لێیە و دانیشتوانەکەی تەنها 2800 نەفەرە. ورچی سپی ئازاد ئەسوڕێتەوە لێرە. ورچی سپی لە هەموو شوێنێک دەرەکەوێت وە زۆربەی کادیێت بۆ ناو بازاڕەکە. سڤالبار دوورگەیەکە سەر بە وڵاتی نەرویجە. سڤالبار ئاخر شوێنە لە بەشی سەرەوەی کوورەی زەوی بۆ ژیانکردن. دانیشتوانی سڤالبار 2800 نەفەرە کە خەڵکی 40 وڵاتی جیاوازن، بەڵام 3400 ورچی سپی لێیە کە بە ئازادی ئەسوڕێنەوە لە سڤالبار. طبعاً ئەمە مەتارە ئەلێرەیە و لە بەردەمی مەتارە جێگەیەک هەیە لە ئەو جێگەیە پار مانگی 7 و مانگی 8 تقریباً ئەلەویە کەسێک خەوت لە ناو خێمەیە ورچ خواردی. کاتێکە ئەو کەسە لە ناو خێمەکەی خەوتی من لە تەنیشتی مەتارەوەم خەڵک لێرە هاتو چۆکە سایرە هاتو چۆکە بە معدەلی ژیانی پارێزراوە، بەڵام نا ورچ هاو خواردی. کاتێک کە پۆلیس گەیشتە سەری، پۆلیس نێزانی ئەو شەخصە پیاوەیە ژنە. لەبەرەوەی ئەو ورچە ئەوەندە بەقوتە کاتێک کە قەپ ئەکا بە سەرا کەللەی سەر ئەتەقێنێت. ئەوەندە بەقوتە، ینی ئێستا بۆ ئێوە باسێکە من خۆم گیانم گرژە بێت. بەڕاستی ئاژەڵێکی دڕندەیە، زۆر دڕندەیە ورچی سپی. سڤالبار 500 کیلومتر دووجایە. لە هەموو سڤالبارە 42 کیلومتر هەیە کە بتوانی بە سیارە بەسەریا بڕۆیت. جگەلەوە ئەبێت بە ماتۆڕی سەربەفر بگەڕێیت بە سڤالبارە تا بگەیتە شوێنەکانی تر. زۆر سوپاس بۆ ئێوە، ڕۆژێکی خۆش. لە سڤالبار واجبە کە سیلاحت پێبێت کاتێ ئەچیتە دەرەوە، بۆ ئەوەی کە بەرگری لە خۆت بکەی کاتێک ڕوبەڕۆی ورچی سپیە بیتەوە. هەلو، ئەمانە سەگی هەسکی پێڵێن. سەگی هەسکی بەقووترین سەگێن کە تەحملی سەرمایەکەکەن تا بگاتە 40 ژێر سفر. 40 ژێر سفر زۆر زۆر ساردە. ئەمانە تەحملەکەن. ئەم سەگانە هیچ خەتەر نین. هەموو کات حەزیان لە ڕەفیقی تازەیە. وەزنیان گەورە نییە، بەڵام زۆر بەقووەتن. ئەتوانن چەنەها کیلۆی زۆر بە دوای خۆیانە ڕاکێشن. So I'm gonna teach you how to drive a sled. Sure. فێرمەکە چۆنچۆنی ئێستا ئەمە لێ بخڕین. فێری کردم ئێستا چۆنچۆنی ئەمە لێ بخڕین. ئەڵێ تۆ ساقەکەی دەست بێرەوە ئەگریت و دواتریش کاتێکە بمەوێت سەگەکان ئیستۆ بکەن چونکە حەزیان لە سورعەتە ئەڕۆن بە سەریعی، ئەلێرە ئیستۆپ ئەگرین قاچە خینە سەر ئەمە ئەوڵ هێواشیانەکەینەوە. بەڵام ئەگەرمانەوەیە فول ستۆپیان پێ بکەین، ئەمە لێرە شتێکی تر هەیە کە قاچی پێیانیت زیاتر بەقووەتە بۆ ئیستۆپکردن و وەسەگەکان ئەوەستێنێ. و لە هەمان کاتە ئێمە ئێستا دوو گروپین ئەڕۆینە دەرەوە، دوو وەجبین. کاتێککە ئەڕۆین سەگەکان نابێ بە تەنیشتیەکەوە بڕۆن، لەبەرەوەی شەڕەکەن بەیەکەوە. کاتێکیش کە شەڕ بکەن ئاگیان لەوە نامێنێت کە ئێمە ڕاکێشن بە دوای خۆیانە، لەبەرەوە دایمە بەیەکمان لە پێشەوە بین و ئەویکەمان لە دواوە. Okay, so I'm gonna show you how to put the harness on the dog now. Got it? Yeah. So I'm gonna put down a team for you. You can. سەگەکان هەمویان ناویان هەیە. چۆن لیان تێک ناچێ ئەو هەموو ناوە ئەو هەموو سەگە. ناوەکان جیا کاتەوە ئێستا بە منەڵێ کامیان چێن هەتا لەگە خۆمان بیان بین. All right, perfect. Yeah. So we're gonna go get Nansen. He's gonna be your leader. Okay, نانسن. Yeah. یەکیان کە ناوی نانسنە لەگەڵ خۆمان نایبین. با بچین نانسن بدۆزینەوە. All right. Okay, come with me.
کردیانە بە چه هەرایەک. بەڕاستی ژیانێکی سادە و خۆشە. ئەتگەڕێنێتەوە بۆ چەند سەد ساڵێک پێشەستا. ئایا قەت و پرسیارە لا دروست نەبووە گەر تۆوی خواردنەکان لە جیهانە نەمێنێ هەو شێوەکەیمان لەکوێ دەستکەوێ؟ بەڵێ هەروەکوی بینن ئێرە گەورەترین سەنتەری کۆکردنەوەی تۆوی خواردنەکانە لە جیهانە، گلۆباڵ سەنتەر لە سڤالبارد. پلەی سەرما لەناو ئەم سەنتەرە بە بەردەوامی 18 ژێر سفرە. ئەگەر کاربای هەموو جیهانیش ببڕێت، ئێرە بەهۆی سەرماکەیەوە لە 5 ژێر سفر نایەتە خوارتر بۆ ئەوەی تۆوەکان تێک نەچن. خەزێنەی تۆوەکان شوێنێکی زۆر گرنگە بۆ ئێمەی مرۆڤ لە جیهاندا. لەم خەزێنەیەدا جێگەی 4.5 ملیۆن تۆ ئەبێتەوە. لە ئێستادا ملیۆنێک و 145,693 تۆوی جیاواز هەیە لەم خەزێنێدا کە هینی 80 وڵاتی جیاوازە لە جیهانە. ئەم خەزێنەیە لە ساڵی 2008 دروستکرا لە نزیک فڕۆکەخانەی سڤالبارد بۆ ئەوەی کاتێک تۆوی تازەیان هێنا لە وڵاتانی ترەوە بۆ ئەم خەزێنەیە کە بتوانن بە کورتترین ماوە و بە باشترین شێوە بیگەێنە خەزێنەکە. کاتێک تۆوەکان گەشت نام خەزێنەیە ئەوە ئەخرێنە سنووقی تایبەتەوە و شوێنێکی دیاریکراو لە خەزێنەکەدا و لە سیستەمی ئەم خەزێنەیەدا تۆمارەکرێن بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە بدۆزرێنەوە لە کاتێکی پێویستدا. بەستەڵەکت لە بەشی سەرەوە بینیوە، بەڵام لە بەشی خوارەوە بینیوتە چۆنە؟ لەگەڵم بن. ئەم شوێنی منی لێوەستاوم پێ وترێت لەنگربرێن. لەنگربرێن 500,000 ساڵ تەمەنیەتی، بەستەڵێکێکە کە 500,000 ساڵ تەمەنیەتی و 300 مەتر بخوارەوە. گیانم گرژە بێەوە بۆیەوە باسەکەم. واو! ئەگە سەیری و ئاوی خوارەوەکەن لە هەستی و ئاوەیە بۆ پێشتر ئێرە، بەڵام ئێستا 300 مەتر بۆ خوارەوە بەستەڵەکە و بەستێتی هینی 500,000 ساڵ پێش ئێستەیە. واو! بەڵام لە هەمووی سەرنجڕاکێشتر چییە؟ ئەوەی ئێمێ لەسەرەوە بەس بەستەڵەکە بەس سپیاییە بینین، بەڵام لە بەشی خوارەوە ئەشکەوتی بەستەڵەک لە بەشی خوارەوەیە. ئەو سروشتە چی دروست کردووە؟ چۆن هاتووە ئەم ئەشکەوتە؟ ئەو هەموو ڕێگەیە لە خوارەوە کە دروست بووە لە هەمووی سەرنجڕاکێشترە. لەگەڵم وەرن با پیشانتان بم. واو!
ئەڵی کریستاڵە پەیژەی تریان داناوە بۆ خوارەوە بێگومانە بێوا بێ 300 مەتر بۆ خوارەوە هەر بەستەڵەکە ئەو کوونە جوانە حەز ناکەم دەستکەش لە دەستکەم حەز دەکەم هەستی پێ بکەم بە دەستەکەم ماشەڵڵا لە ئیشی خوا ئەڵێ پارچەیەک شوشەیە ڕێ لێرە 3 فەرعی جیاوازی لێ بێتەوە واو دانێک ئاواڕوە دانێک ئاوهاڕوە دانێک ئاواڕوە بۆ کامیان بڕۆین هەرسێکی ڕۆم بۆ ئەمەیان بڕۆین یەکەم جار بزانین لێرە چی هەیە بەس لە کریستاڵە چی و هیچی تر نا چەند جوانە دڵم نایە تەنانەت یەک دانێشی بشکێنم ئەم سروشتە بە هەراوە بە جوانی بمێنێتەوە ئەم ڕێگەیە قەت تەواو نابێت وەکو باسێکن 5 کیلۆمەترە بۆ خوارەوە هەتاکو لای ئاوەکەی خوارەوە ڕوات هەتا بڕۆی هەر ڕێگەیە لێرەوە 4 ڕێگای تری لێ بێتەوە دانەیەک لە سەرەوە دانەیە لێرە دانەیە لێرە دانەیەکیش لێرە ئەگەرم هەموو ڕێگەیانە بڕۆین لەوانەیە ڕێگەی گەڕانەوەشمان نەدۆزینەوە با تۆزێکی تریش بڕۆین بەڵام ئەم جوانی سروشتە باس ناکرێ بەڕاستی ئێرە زۆر خزە ئەبێ زۆر ئاگادار بم پەیژەی تر دانراوە لە خوارەوە ئەبێ زیاتر بڕۆینە خوارێ ئێمەوە بۆ 200 مەترێک ڕۆشتوونێتە خوارێ هێشتا زیاترە ڕۆینە خوارێ سەوڵەکەیان بەکارهێناوە بۆ یەکە پەتەکەی پێوە بەستن تا بتوانین بڕۆینە خوارەوە تەواو زیاتر ناتوانین بڕۆین کەش و هەوایەکی زۆر سەختە ڕەشەبایەکی زۆر بە قووەت بە بەفرەوە
خەریکم وێنەی ئاژەڵێکە گرم کە پێی ئەوترێت ڕاینزدیر. ئەم ئاژەڵانە هەروکو ئەیبینن ملیان زۆر کورتە و قاچیشیان زۆر کورتە لەبەر سەرمای ئێرە ئەچنەوە خۆیان کەم گەشە ئەکەن کەم گەورە ئەبن بەڵام ڕاینزدیری جێگەکانی تر گەورەترە ملیان درێژتر و قاچیشیان تۆزێ درێژترە. ئەبێ هەموو کات ئامادە بین چاودێری بکەین ورچی سپی هەر کات بێ بتوانێت دەرکەوێت بمانخوا لەبەرەوە بێ هەموو کات حرەس بین ئەبێ هەموو کات سیلاحێکمان پێ بێ کاچینە دەرەوە. ئەو سیلاحی من ئەمڕۆ پێمە ئێستا ئەمە دەماچەیەکە ئەم فیشەکانە لە لای خۆمان پێڵێن تەڵقە تەنورە سەوتی هەیە و لەگە گڕی هەیە دەیکێتە ناوی میلێ هێنیتەوە و تەقاکەیت بەرەو ڕووی ئەیترسێنی ئەوڵ نایکوژین بەڵام ئەگەر حاڵەتەکە زۆر نزیک بۆەوە سیلاحی ترمان پێیە ئەتوانین تەقیلێکی تو بیکوژی بەڵام بۆت نییە بیکوژی ئەوڵ جار بێ بیترسێنی و بڕوا. بەڕێگەوەین بڕۆین بۆ بارنسبرگ گوندێکە کە سەر بە رووسایە لە دوورگەی سڤالبار. ئەم گوندە 50 کیلۆمەتر دوورە لە لۆنگێربیەن لە رووسایە کە بینین. ئەشێرەبێ سیرکەن چیمان بەرچاو کەوت. ئەمە ڕاینزدیرێکە کە ورچ گرتوێتی و خواردوێتی بەس ئێسقانەکەی ماوە هیچی تری نەماوە. ئەمەش بەشێکە لە سروشت. ئەبێ زۆر ئاگادار بین کە بەکوێ ئاڕۆین چونکە درزی زۆر هەیە لەم بەستەڵەکەدا. ئەگەر بکەویتە یەکێک لەو درزانەوە هاتنە دەرەوەت مەحاڵە. خۆشترین هەست لە دنیاە ئەوەیە لەناو سروشتا بیت و وێنەی سروشت بگری. گەورەترین هیوایەتی منە. ئەو گوندە بچکۆلە کە لەویای بینن ناوی کۆڵسبەیە. کۆڵسبەی
گوندێکی بچکۆلەیە کە ڕووسەکان دروستیان کرد لە ساڵی 60ەکانە تقریباً. دروستیان کرد لەویا بۆ یەکە خەڵوز لە ئەرز دەرکەن. ئەگەر بیبینن لەویا لە تەنیشیشەوە معمەلێک هەیە کە خەڵوزی لە ئەرز دەرەکرد. نەرویج ڕێگەی پێیان بێن لەویا معمەلێک دروستکەن. نزیکی 50 نەفرێک لەویا ژیانیانە کرد. 3 ساڵی پێچوو تاکو ئەو بینانەیان دروست کرد و لێرە ژیانکەن. 3 ساڵیش خەڵوزیان دەرکرد. بەڵام لە دوایە چی ڕوویە؟ ئەگەر ببینن ناو ئاوەکە تۆزێک سپیە ناوە ڕاستەکەی تەبەنەوێت تقریبی هەر 10 سانتیمێک بەرزە 10 سانتیمێک قوڵە لە دوای ئەو هەموو ئیشە ئەو هەموو پارێ و هەموو مەسرفەکە کردیان ئەنجا لە دوایە بۆیان دەرکەوت کە ئەو ناوە ڕاستە تەنیا 10 سانتیمەتر قوڵە بەلەمی گەورە ناتوانێت بێتە ناوەوە هەڵسان ویستیان تەلەفیرێک دروستکەن کە لێوە خەڵوز بەرێ بۆ ئەو سەر تاکو لە ڕێگەی بە پاپۆڕۆ بینێرنە دەرەوە بەڵام ئەوش کۆستێکی زۆری تێچوو تێچوونێکی زۆری تێچوو لە کۆتاییە هەمویان باریان کرد و گەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان ئێستا کەسی لێ ناژی بارنسبرگ شارێکی رووسیا لە سڤالبار و بە شاری خەڵوز ناسراوە. دانیشتوانی ئەم شارە 400 نەفەرە و دانیشتوانەکەی خەڵکی رووسیا و ئۆکرانیان. رووسەکان لە ساڵی 1932 هاتنە ئەم شارەوە نیشتەجێ بوون و گرێبەستێکیان بەس لەگە وڵاتی نەرویج کە خەڵوز دەرکەن لەم شارە. سیرکەن چی پێیە؟ ساڵی 120 تەن خەڵوز دەرەهێنن. 30 تەنی سەرف ئەکرێتەوە بۆ بەکارهێنانی وزەی گەرمی بۆ شارەکە و باقیەکەشی ئەفرۆشرێتەوە بە وڵاتانی دەرەوە. وەک ئەبینن بیناکانیان هەمووی ڕەنگاو ڕەنگە بۆ ئەوەی کە چاویان هیلاک نەبێت و بە سپیایی بەفر ببینن. ئەمەش دیارە پاشماوەی ورچێک بێ لەوانێ یاخۆت ئاژەڵێک لە برسا مردبێک لەم بەستەڵەکە زۆر ئاسان نییە بۆ ئاژەڵەکان و خواردنیان دەستکەوێت چکە هەمووی هەر بەستەڵەکە ئەمە لەوانەیە شاخی ئاسکەکان بێت کە پێڵێن ڕاینسدیر بەڵێ لەواچێت لەم بەستەڵەکانەیە زۆر زەحمەتە بۆ ئەو جۆرە ئاژەڵانیان دەستکەوێت ئیسفیور رادیۆ کەناڵێکی ڕادیۆی نەرویجیە کە لە ساڵی 1933 دروستکرا لێرە لە سڤالبار. ئەگەر ویستت بێی بۆ سەردانی ئیسفیور رادیۆ بمێنیتەوە ئەبێت تەلەفۆن بۆ هوتێلەکەی بکەیت و خواردن داوا بکەی ڕۆژێک پێشە. سروشتی ئەم ناوە زۆر تایبەتە لە شوێنەکانی تری سڤالبار لەبەرەوەی ئیسفیور رادیۆ لە تەنیشتی
دەریاکەوەی و ئەو شاخانی دەوروبەری وای کردو کە سروشتێکی زۆر زۆر تایبەتی هەیە. ئۆ واو واو ئەمە هێزخانی حوتە بەڕاستی جوانە. ئەمە هێزخانی پشتێتی هینی حوتە گەورەکانە. بەڕێگەوەین بگەڕینەوە بۆ هوتێلەکە و کاتژمێر دویشەوە. دیمەنێکی زۆر تایبەتم بینی. وەستام و چەند وێنەیەکم گرت. لە سڤالبار 6 مانگ شەوە و 6 مانگ ڕۆژە. لە کاتی هاوینە 12 شەو هەتاو بە ئاسمانەوەی و لە کاتی زستانیشە 12 نیوەڕۆ هەشەوە. وەکی بینێن هەتاو بە ئاسمانە و تینێکی زۆر بەقوتی هەیە. لە ئێستادا کاتژمێر 3 شەوە. خۆمان ئامادە گرتووە بڕۆین. ماتۆڕەکانمان پڕ کردووە لە بەنزین. تەنیا بەنزین ستاشونێک، تەنیا بەنزینخانەیە کە لە ئاخر نوقتەی ژیانە. لەگەڵم بن. یان ئولاف پیاوێکی نەرویجیە، پیاوێکی زۆر باشە، ڕابەری منە، لێرە ژیانەکات بۆ نزیکی 10 ساڵە لێرە لە سڤالبار ژیانەکات. خۆی خەڵکی جێگەیە کە ناوی تۆنسبەرگە لە لای سعاتێک لە ئۆسلۆ دوورە لە وڵاتی نەرویج. پیاوێکی زۆر باشە، پیاوێکی زیرەکە، پیاوێکی لێهاتووە، ئەو ڕابەری ئێمەیە لێرە لە سڤالبار لەگەڵمانە ڕوات. Ja, da stopper vi her. Nå skal vi over til andre enden, til Fredheim. Ja. En fangststasjon som har vært her siden ca. 1920. Oh. Fangstmannen som heter William Noyes har skutt flest isbjørn på Svalbard, og han bodde der i 14 år sammen med familien sin. ورچی سپی لە ساڵی 76ەوە ڕاو ناکرێت، قەدەغیان کرد کە ڕاو بکرێت. ئەو زەمانە تقریباً 1000 ورچێک هەبوو، بەڵام ئێستا سەر و 3000 و خۆیان ئەڵێن 3400 ورچی لێیە. باوەڕ هەڵ هەیە چۆن بوو دەدا ئەوروپا؟ ویلیام نۆیس. ویلیام نۆیس پیاوێکی نەرویجی بوو کە لەو بەرەوە ئەژیا، لە ناو ئەو خانوانەی لەو بەرەوەیە. تەنها خۆی و لە کۆتاییە مناڵێکی زیاتریشی بوو کە بوو بە 3 مناڵ. تەنها خۆی و 3 مناڵەکەی و خێزانەکەی لە ژیانیانە کرد. بە تەنیا 420 ورچی سپی کوشتووە.
ئێرە فرێدهایی منە ئەو شوێنەی کە ویلیام نۆیس لێی ژیانیە کرد ئەوە خانوەکەی ویلیام نۆیسە تازەیان کردوێتەوە و ئاڵای وڵاتەکە لەویایە بەڵام ئێستا کەسی تیاناژی ئەمە ژووری سەلاجەکەی ویلیام نۆیس بوو کاتێک کە ڕاوی کرد خواردنەکانی لێرە دانا ورچەکانیش ئەهاتن و بۆنیانە کرد ئەویش خۆی ئەلەو خانوویە ژیانیە کرد کاتێک کە ورچەکان لێرە بۆنی خواردنەکانیانە کردووە هاتن ئەویش لە خانووەکەیەوە دانیشت و نیشانەی لێگرتەوە و یەک ئەیانی کوشت هەموو ورچەکانی کوشت تاکە نەفرێکە ئەتوانین بڵێن لەوانەیە لە هەموو جیهانە ئەوەندەی ورچی سپی کوشت بێت هەروەکەوەی بینن ئەوە نیوەی ئاوەکەی و نیوەشی سپیاییە تەوانەوە سپیاییەوە ئاوە بەستوێتی سەوەڵە بەڵام ئێستا ئەوەندە خەریکە ئەتوێتەوە یان یەگەرەسە بە سەریاپڕۆیەکەویتە ناو ئاوەکەوە ئەگەم من بوومایە ئێستا بە ماتۆڕەکە بە سەریا ڕۆیشتم لەبەرەوەی شارەزانیم نایزانم لەبەرەوە لێرە زۆر گرنگە لە سواڵبار کاتێکە لێ یەی بۆ سواڵبار و ئەدەوێت بگەڕی بەناو سروشتا زۆر گرنگە کە ڕابەرێکت لەگەڵا بێ خۆت بە تەنیا ناتوانیەوە بکەی لەبەرەوەی لەبەر ترسی ورچ و لە هەمان کاتیشا هەندێک شوێن هەیە نازانیت خەریکاوەکە ئەتوێتەوە ئەکەویتە ناو بەحرەکە و ئەکەبیت بە ژەمێکی خواردنی ئەو ئاژەڵانەی کە لە ناو ئاوەکە ئاژین Nå var jeg nede og sjekket, nå ligger en sel på isen. Oi! Hvis vi kan kjøre ned og så se om vi kan filme den, og da kan det hende Bamse kommer også. Yes! لە خوارەوە سەگێکی ئاوی بینیوە لەسەر سەوەڵەکەیە احتیمالی زۆری هەیە لێ ورچی هەبێ با بڕێن سیرکەین سەگێکی ئاویە بینم لێیە ئەو شوێنەی سەگی ئاوی لێیە ورچیشی لێیە سەگێکی ئاوی گەورەیە لەسەر سەوەڵەکە بەڵێ لە سواڵبار 3400 ورچی سپی هەیە و دانیشتوانەکەی تەنها 2800 نەفەرە بەڵام بیرمان نەچێ سواڵبار 500 کیلۆمەتر درێژە زۆر گەورەیە سواڵبار زۆر گەورەیە لەبەوەرەوە ورچەکان لە هەموو شوێنێ ئازادە ڕۆن جاری وا هەیە ئەتوانی بە مانگ بڕۆیت بێەوەی ورچێ ببینی بەڵامیش هەندێک کات هەیە 6 دانە ورچ لە ناو بازار ئاسوورێتەوە ئۆه شوێنپێی ورچ بەقەش شوێنپێی یەک فیلە بێ یەک فیل ئەوەندە گەورەیە سیرکە ئەمە شوێن قاچی ورچە چەند گەورەیە لە چاودەسی منە واو ئەمە وا دیارە لێوە هاتوو ئاوها ڕۆیشتووە چکە شوێنی نۆکەکانی ڕووی لەوەیە ئاوها ڕۆیشتووە لێو هاتوو بە چواردەوری ئەمە ئاوا سوپراوەتەوانێ خەتەرە ئەم ناوە ئەمە لە ورچێکی زۆر گەورە چکە شوێن پێکانی زۆر گەورەیە لەگەڵەوەی ئێرە زۆر خەتەرە بێ ئاگامان لە ورچ بێ لە هەمان کاتا زۆر خەتەرەکە ژێرمان سەوەڵە هەندێک شوێنی سەوەڵەکە تەنکە تواوەتەوانێ و ئەتوای بکەویتە ناوی حاڵەتێکی زۆر خەتەر ڕوویە دوێنێ لەم ناوە بین بە دوای ورچاگەڕین ئەو کوڕی هاوڕێم عەربانەیەکی بە دووەوە بوو کە بەنزیر وشتی تیابوو هێنی زیا ماتۆڕەکەی قورس بوو سیرکەن ئالەویایە
ماتۆڕەکەی نیوەی کەوتەنەوە ئاوە پێشەکەی ڕۆیشت ئەجە دوایی دواکەی نیوەی لەناو ئاوا بوو دەری هێناوە ئوف قەت ئەوەندە نەترساوم لە ژیانما قەت ئەوەندە نەترساوم بکەوتەتە ناو ئاوەکە و چیمانە کرد ئەبوو بە ژەمی خواردنێکی ئاژەڵەکان ئەم شەو بەفرباری بوو لەم ناوە هەروەکوی بینن لەگەڵۆشی کە ناقسە بەستێتی و کەمێکیش بەفر دایپۆشیەوە بەڵام جێگەکەی هەردیارە بەڕاستی خەتەرە زۆر خەتەرە زۆر ئەڕین بۆ ڕۆژهەڵاتی سواڵبار بۆ لای دەریا گەورەکە بۆ بینینی ورچ ورچەکان لەوێ مێنەوە لە بری خواردنەکانیان لەوەیە لەگەڵ من بزانین چیە بینین لەوێ ئەوە سەگێکی ئاویە فریاکەوتم چەند وێنەیەکی بگرم زۆر خێرا خۆی ون کرد و گەڕایەوە ناو دەریاکە ئێمە ئێستا لەسەر بەحرەکە وەستاوین بەحرەکە بەستوێتی ئەمە قەراغی بەحرەکەیە ئێمە لەسەر بەحرەکە وەستاوین ئێستا طبعاً بەحرەکە بەستوێتی کە پێم پیانە هەستم کرد تۆزێک نیشا ترسام بەڵام نا لێرە درزێک هەیە کە ئەبینم ساوڵەکە زۆر ئەستوورە ترسی نییە لە هەموو کاتێکی شابێت ئامادە بم ورچی سپی هەر کات بێوێت دەرەکەوێت ئەبێ خۆمان بپارێزین لە شاخەکانە تە لە بەردی گەورە گەورە ئەکەوێتە خوارەوە بەڵام لەم بەستەڵەکەیە پارچە سەوەڵی گەورە ئەکەوێتە خوارەوە ئەم سەوەڵە تقریبان 45 متر بەرز بێت 45 بۆ 50 منیش ئێستا خۆم لەوانەیە بڵم لەسەر 5 متر قوڵی وەستاوم هی سەوەڵ و لە خوار ئەوی شەوانەیە چەند سەد مترێک هەر سەوەڵە گوێتان لێیەتی؟ بەستەڵێکیە کە تەمەنی 5,000 ساڵ خەریکە هاتوێتەوە گیانم گرژە بێت کەواڵم چ گۆڕانکاریەک هاتوو بەسەرم ژیانەیە ئەرکی سەرشانی هەر هەموومانە ژینگە بپارێزین
سوپاس بۆ تۆ خوایە، سوپاس بۆ ئەوەی کە ئەم زەویەت بە ئێمە بەخشیوە. بەڵام گرنگە بیپارێزین، ئەرکی سەرشانی هەمومانە. کۆتایی بە ژیانی هەر یەک لە ئێمەیەت، بەڵام زۆر گرنگە ژینگە بپارێزین بۆ ئەوانەی کە لە دوای ئێمەیان. نازانم چۆن وەسفی بکەم. هیچ وشەیە نادۆزم و هیچ وشەیەک نییە کە بتوانم وەسفی ئەم سروشتەی پێ بکەم. یاخود شایەنی ئەوە بێت کە وەسفی ئەم سروشتەی پێ بکەیت. ماشەڵڵا. ڕابەرەکەم پێم ئەڵێت وەرە دواوە، ئەگەر پارچە سەوڵەیە بکەوێتە خوار و بەرتکەوێ، ئەوە کۆتایی بە ژیانت دێت. دیمەنێکی زۆر جوانی هەیە ئەم بەستەڵەکە، بەڵام بەداخەوە لە دوای 3 هەفتە گەڕامەوە بۆ هەمان شوێن، بینیم کە نیوەی ئەم بەستەڵەکە تواوەتەوە. ئەم شوێنەی من لێ وەستاوم لانگربیەنە لە سڤالبار. ئەم ئاوەی کە ئیبینن 30 ساڵ پێش ئێستا بە تەواوی ئاوەکەی بەست، بەڵام ئێستا بە هیچ شێوەیەکەم ئاوە نایبەستێت بەهۆی گۆڕانی کەشوهەواوە. لەم ساڵانەی کۆتاییدا ئەوەنە گۆڕانکاری کەشوهەوا دروست بووە کە لە کاتژمێرێکا 4.5 تەن سەوڵ ئەتوێتەوە لێرە لە سڤالبار. ئێمە چونکە لە شوێنێکی تر ئەژین و هیچ شتێکمان نییە کە ڕۆژانە بەراوردیکەین لەگەڵیا، نازانین چەند بە خێرایی ئەم بەستەڵەکانە ئەتوێنەوە و کە ئەم ژینگەیە چەند خراپ بووە. ئەرکی سەرشانی هەر یەک لە ئێمەیە کە ئەم ژینگەی بە باشترین شێوە بپارێزی.